بەڵێ بەڕێزان هەر بابەتەکە سەبارەت بە منداڵان و ڕۆژی جیهانی منداڵانە بۆ ئەم باسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز سەیران سەلاح توێژەری کۆمەڵایەتی و سەرۆکی ڕێکخراوی ئەستێرەی منداڵان دەکەین کە بەڕێزیان لە ستۆدیۆی ناوەندی کوردستان بیستوار لای ئێمە میوانە بەخێر بێ سەیران. زۆر سپاس. ڕێکخراوەکان تا چەند کاریگەریان هەبووە لەسەرەوەی کە مافی منداڵان بپارێزرێت؟ بێگومان ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە ناو کۆمەلگادا کاریگەری زۆر دەبێت بە مەرجێک ئەو ڕێکخراوانەی کە دادەمەزرێن تایبەتمەندن بە منداڵ ئەو کەساتیانە کە لە بواری منداڵان پسپۆرن نەکە کەسێک بێ ڕێکخراوێک دانێ و هەروەها بۆیە بە درێژەی چەند ساڵێک ئێمە وەکو ڕێکخراوی ئەستێرە کە کاتی خۆشی لە 2004 دامەزراین ئەو کات ئەکتیڤیتی گەلک زۆر بوو لەبەرەوەی بودجە هەبوو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی یانی و دەرەوە داهاتن زۆر ئەکتیڤیتی هەبوو نەشات هەبوو بەڵام ئێستا دوای شەڕی داعش و کۆرۆنا تۆزێک لە کزیدایە بەڵام کاریگەری هەبووە بۆ کۆمەلگا بەڵام ئێستا دەتوانم بڵێم بە شێوەیەکی پێویست نییە زۆر بە کزی دەیان بینم. ئەوش بەهۆی هۆکاری نەبوونی بودجە و بابەتانەوەیە بەڵێ هەروەها ئەو ڕێکخراوە بیانیەکانی وەکو یونسێف و UN و بۆ نمونە وەزارەتەکانیش بودجەیەکی وان نییە ڕێکخراوەکان بتوانن سوودمەند بن بتوانن پرۆژە ئەنجام بدەن بۆیە گرنگە حکوومەت یان ڕێکخراوەکانی بیانی گرنگی بەو بابەتە بدەن کە بتوانن بێن فەند بێنن بۆی ڕێکخراوەکانیش ڕۆلی خۆیان ببینن. ئەم کەمی بودجێ وای لێ ئەوە کردووە کە گرنگی بە مافی منداڵان بەو شتە بابەتانی کە بە منداڵانەوەی نیکەن و کەمێک لێ دوورکەونەوە یاخود کاری خۆتان هەر دەکەن. خۆی هەندێک ڕێکخراو ئێستا بزر بوون لەبەرەوەی بودجە نەما بەڵام خۆشبەختانە ئێمە هەر کاتی خۆشی خۆبەخش بوون ڤۆڵەنتیر ئیشمان دەکرد تا ئێستاش تەنانەت ئۆفیسیشمان نەما دوای با بڵێن شەڕی داعش و کۆرۆنا و ئەوانە هەر مەیدانی خۆیان حکوومەت گوتیان نەکرێ خانیما بۆ نمونە بۆ موچەی فەرمانبەران بەڵام توانیتمان کۆنفرانس بکەین توانیتمان سیمینار بکەن هەر بۆ نمونە پێش دە ڕۆژێک ئێمە سیمینارێکمان تایبەت لەسەر دیاردەی سوالکردن و ئیشپێکردنی منداڵ پێشکەش کرد. باشە هەر سەبارەت بە منداڵان ینی کە دەبینین لەنێو ئەو کۆمەڵگەیدا زۆر جار قسە و باس لەوێ دەکرێت مافی منداڵان وەکو پێویست ینی نژیراوەتە بەر یاخود نەپارێزراوە چه هەوڵێک هەیە چی کراوە تا بۆ ئەوەی مافی منداڵان بە تەواوی پارێزراو بێت؟ کاک هەندرێن تا یاسایەکی تایبەت بە پاراستنی مافەکانی منداڵان بڕیاری لەسەر نەدرێ لە پەرلەمان و ئەوانە منداڵ پارێزراو نابێت بۆ لەبەرەوەی لێرە و لەوێ لە شۆستەکان لە ئەوانە هەر ئیشی پێ دەکرێت یاسایەک نییە بتوانانی لەگەڵ خودی دایک و باوکەکان قسە بکە بڵێ منداڵ بانەیە ئیش بکات یاسایەک نییە بۆ منداڵان کە نابێت لەو تەمەنی دیاری کراوە لە تەمەنی منداڵیدان کار بکەن بۆ خۆی ڕێککەوتنامەی مافەکانی منداڵ کە ڕێککەوتنامەیەکی جیهانیە هەیە بەڵام ئەو ڕێککەوتنامە کاتی خۆی 192 وڵات واژویان کردیە چەندین وڵات پابند نەبوونە یەک لە وڵاتانە عێراق بووە ئێمەش لە زمنی عێراق کە با بڵێن هەرێمی کوردستان پابندین زۆر لەگەڵ یونسێف ئەوانە بەڵام بەداخەوە عێراق پابند نییە بۆ ئەوەی ئەو ڕێککەوتنامە زۆر پێشرکاری کردووە لەو ڕۆوە لەگەڵ ئەوەشدا ئەگەر ئێمە بێن ڕەشنووسێک هەیە ئەوە چەندین ساڵە بەداخەوە کە لێرەوە ئەوە دەکەم باز دەکەم چەندین ساڵ ئەو ڕەشنووسە ئامادە کراوە چوویتە پەرلەمان چوویتە حکوومەت چوویتەوە نازانم زۆر شوێنی کرد دووبارە ئێکی تریان کردەوە بۆ لەبەرەوەی ئەو ڕەشنووسە بودجەیەکی زەبەلاحی دەوێ دووبارە گۆڕانکاری کرد ئێستاش لەگەڵ دابێ ڕەشنووسێکی تروا لە ئارادایە ئەم ڕۆژ باس کرایە بەڵام لەگەڵ ئەوەدا هیوادارم ئەو ڕەشنووسە بکرێتە یاسا بۆی بتوانین مافەکانی منداڵان بپارێزین. باشە دێنە سەر بابەتێکی دیکە هەر سەبارەت بە منداڵان ئەنی لە شەقامەکاندا لە ترافیکەکاندا دەبیندرێت کە منداڵان بە تایبەتی ئەوانەی کە پەنابەرن هی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقن ینی دێن لێرە بسوال دەکەن یاخود کار دەکەن یاخود بە شەوان لەسەر جادەکانن تا شەوان درەنگ ینی حاڵەتە بووە خۆمان بینیمانە چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەم منداڵانە دەکرێت ئەمانە چۆن ڕفتاریان لەگەڵ بکرێت کە بەم کاتە درنگانە تووشی هەزاران مەترسی دەبنەوە چی کراوە بۆ ئەمە دیاردەیەکی زۆر ترسناکە کاکەندرێن بەڕاستی ئەگەر ئەوەی کۆنتترۆلی نەکەی بەڕاستی زۆر منداڵ ینی لە هەموو ڕوێکەوە
استغلال دەکرێن لە ڕووی جنسیەوە لە ڕووی تند و تیژیەوە لە ڕووی هەموو شتێک لە ڕووی ئەوەی کە لە دنیای منداڵی خۆیان دوورن بەداخەوە ئێمە هەموو ڕۆژانە کە دەچین بەناو شۆستەکانە دەڕین کۆمەڵێک منداڵ دەبینین ئەمانە هیچ گوناهێکیان نییە بەڵام کەسانێکی گەورە هەن باند هەنە دایک و باپ ڕەنگە هەبێ ئەمانە کاریان پێ دەکەن و بازرگانیان پێ دەکەن ئەمە دەچێت بازرگانیکردنی بە مرۆڤ بۆیە گرنگە ئەم کەسانە لەکە لە شۆستەکان دەبیندرێن بە دوواداچوونیان بۆ بکەن ئەمانەکەن باندەکان کێیە ئەو کەسانی سەرپەرشتی دەکەن ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی ڕێکخراوەکانە ئەرکی وەزارەتی کارە بە دەرەجە یەکەم هیچ پرۆژەیەک داوایەک نووسراوێک شتێکتان نردووە بڵێن ئەمە بکەن بەدەیان جار ئێمە پرۆژەمان تەقدیم کردووە ئێمە هەروەکو گوتم پێش چەند ڕۆژێک من توێژینەوەیەکی تایبەت بۆ ئەو دیار دەکردم لە کتێبخانەی گشتی هەولێر پێشکەشم کرد ئیتر ئەوە هەموو شتەکانی تێدا بوو گفتوگۆی لەسەر کرا ئەم شتانەکە هەیە چەندین جۆری هەیە سوالکردن و ئیشکردنی منداڵان بەڵام بە پێی یاسا پێویستە بە دوواداچوونی بۆ بکرێت و حکوومەت وەکو وەزارەتی کار دەڵێم یان دەستەی مافی مرۆڤ ڕۆڵێکی ئەوەی هەیە غیابیە یان نازام تا ئێستا پێویستە ئەویش بە ئەرکی خۆی هەڵبستێ هەروها وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە ئەمانە هەموو دەبێ ڕۆڵیان هەبێ لە تەک ئەمانەدا ئێمەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی تایبەت بە منداڵان ئەرکی ئێمەیە لەگەڵ حکوومەت هاوشان بین بۆی ئەم دیاردانە ئەم هەموو بوارەکانی منداڵان کاری بۆ بکەین وڵاو حەغوایە چارێکی ئەوە بکەنەوە مەترسیدارە یانی بەتایبەتی منداڵان بەم درەنگیشەوە لەسەر شەقامەکان بەڕێز سەیران سەلاح توێژەری کۆمەڵایەتی و سەرۆکی ڕێکخراوی ئەستێرەی منداڵان زۆر سوپاس ماندوومان کردیت زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سوپاس